بەردەوامی تەنگەشەی ئوکرانیا و شیانی سزاکان بۆ سەر رووسیا. لە باژارێ وانەیە دە خۆپێشاندانێکێدا 8 پزیشک تێنە گرتن. ئابۆژگاری کۆشکی سپی بۆ خوێندگاکان پابەندی ڕێنەمایە گشتەکانی تەندروستی بن. جێ بەرنمەیە کورد کۆنێکشنە دەنگی ئەمریکا لە واشنگتنە پایتەخت سلااو و رێزێ من ساڵح دەمیجەر بووە بینەرن هێژا. لای مریشەوە ژاین دیلان ئیدەمەتان خۆش. لە نیوان بەردەوامی گرژەکان لەگەڵ رووسیا بەڕێوەرەتی بایدن هۆشداری دەدات لەوەی کە فەرتر لە 100,000 سەربازی رووسیا بە درێژایی سنووری ئوکرانیا شیانی هەیە لە هەر ساتێکدا پەلاماری ئوکرانیا بدات. پەرەشودوانانی هێزی 82 ئاسمانی ئەمریکا لە پۆڵاندا دابەزین وەک نیشانەیەکی پشتیوانی لە نێو هاوپەیمانانی ناتۆ لە دەمێکدا رووسیا لەسەر جێگیرکردنی هێزی زیاتر لە سنووری ئوکراینە بەردەوامە. هاوبەشیکردنی نیشتیمانی ئێمە لە پۆڵەندا نیشانەی هاوسۆزیمانە لە گەڵ هەموو هاوپەیمانانمان لێرە لە ئەوروپا و هەڵبەت لە ماوەی ئەو دەمە دڵەڕاوکیەدا دەزانین کە پێکەوە بەهێزترین. بە جۆرەی وەزارەتی دەرەوە بێزگە لە ناردنی لەشکری ئەمریکا بۆ هاوپەیمانانی ناتۆ لە خۆرهەڵاتی ئەوروپا، واشنگتن 650 میلیۆن دلار کۆمەجی بۆ یوکراینە ناردووە کە ئەمە زۆرترین یارمەتیە تا ئێستا بنێردرێت. حکوومەتی یوکراینە ئەگەری هێرشێکی لەلایەن رووسیای بەهێن نەگرتووە وەک کاربەدەستانی هەرەباڵای ئەمریکا دەڵێن. پێمان وایە ئەگەرێکی زۆر ڕوون هەیە سەرۆکی رووسیا دەستوری هێرش بۆ سەری ئۆکرانیا بدات، دەکرێت چەندین شێواز بەخۆیەوە بگرێت، بەڵکەم سبەی یان چەند حوتوو بخایێنێت. پوتین بە ناردنی هێزی لەشکری خۆی لە دۆخێک داناوە بتوانێت لە هەر دەمێکدا کردارێکی هێرشبەرانە بۆ سەر ئۆکرانیا ئەنجام بدات. ئەو ڕاوێژکارە گوتیشی ئەگەر رووسیا بوارێک بۆ کەمکردنەوەی گرژیەکە هەڵبژێرێت، ئەمریکا خوازیارە ئەمە لە ڕێگای دیپلۆماسیەوە چارەسەر بکرێت. قەیران لە سنووری یوکراینە یارمەتی بە یەکگرتوویەکی سیاسی بێوێنە لە واشنگتن دەدات، لە دەمێکدا ئەندامانی هەردوو پارتی گەورە ئەگەری داگیرکردنێک محکوم دەکەن. دۆخەکە دیارە چۆنە و زۆریش بەرچاوە. پلان و هێز ئامادەکراوە و ئێستاکە دەدوین لە دەوری ئۆکرانیایە. ئەوانە جێگای مەترسین و کاتیش گرنگە. ئەوە دەبێتە گەورەترین هێرش لە ئەوروپا لە وەتای شەڕی دووەمی جیهانی و وەک سۆلڤان گوتی کاتەکەی نزیک دەبێتەوە. بەو حاڵەش خەڵکی یوکراینە شەمە ڕژانە سەر شەقامەکان کە بە هێزی خۆیان نیشان بدەن، بەڵێنیاندا بەرگری لە وڵات بکەن. لا چێرنۆبیل 10 کیلومتر دوور لە بیلاڕۆس پاسەوانانی نیشتمانی یوکراینە مەشقی زۆر گرنگیان بەڕێوە برد. دیپلۆماسی لە نێو ئەندامانی ناتووە و رووسیادا هێشتا هەیە بۆ ئەوەی دۆخەکە دابمرجێنن. خاڵکی سەرەکی داوای رووسیا ئەوەیەکە هەرگیز ڕێگا بە یوکراینە نەدرێت ببێتە ئەندامی ناتۆ کە ئەمریکا لەگەڵی هاوڕان نییە. ڕاوێژکارێ ئەڵمانیا ئۆلۆف شۆڵز نەرینە وڵاتی خوایە دەربری لە دۆر پێویستیە پاراستنا هەنهێنیین جەزاین پێشبین وەک فشار داکو رووسیا گرژیên li dor Ukraynayê kêm bike. Scholz di axaftena xwe de ya piştî kombûna li gel serokê Amerîka Joe Biden de li koşka spî got hevalbendên rojavayî bi temamî amade ne ji bo cezayên pêwîst eger dijminahiyeke leşkeriya Rûsyayê li dijî Ukraynayê bibe. Serokê Fransa Emmanuel Macron li wî jî ji aliyê xwe ve pesna heftayê xwe yê Ukrayna Vladimir Zelenskî da li dor sebr û kontrolkirina xwe li beramber belavbûna hêzên Rûsî li ser sînoraya Ukraynayê. Macron piştî çend demijmêran ji kombûna li gel serokê Rûsyayê Vladimir Putin axivî got pêwîst e ku Ewropî hin rê û alavan bibînin ji bo karkirina li gel Rûsyayê da ku siberrojeke hevbeş bi hev re ava bikin. Ji bo şîrovekirina vê mijarê niha bi riya Skype ji Fransayê parêzer Emran Mensûr bi me re ye. Dem baş mamoste Emran, Emmanuel Macron di kombûna xwe ya li gel Vladimir Putin da çi qezenc kir li gor xwendina we? بله لی روز باش هون رو تماشاوانی هونی هجا ایمال مکرون براستی یعنی گاوا کی گله کی گرین کرانا یعنی به
شاشبونا هنكي او في تشافرشي بلكي ناف هبدا ناف اوكرانيا دو ناف موسكو دراجي لي براستين تي ولو يعني بندورك مزن تنج اوروبيا انا ايرورو بندورا مزن قشا امريكاي جبرلو يعني بوتينجي وكسيك دروتين قشت خازين شعبوان لامريكا لواشنطن وشي برياري درخه موسكو دخوازه تمی اوکراینیا وگر بن باسکیوی وگر بن دستیوینا لی افکار نابه سروک مکرون بری دقیقه جدی ساگوت وکا هیوی هی اف شر نگه داوی شر عسکری چه نبه امزانن 2014 و 2015 شر بون هناك عرض اوكرانيا ديسا تشوفوج روسيا اوروبيا ويتشاغي بيدنگ بون يعني كان بين عسكريا بيدنگ بون اما دي انا بتشبه دناف جبهه المانيا تشبه ايرو انا كيك عمران يعني بري چند كيليكانجي وقت جي بحثوي كيكر ماكرون بحثوي كيكر كو اول قال المانيا كار بكن جبو كنترول كرنا روشي يعني چما دفي درباري چما المانيا چما نقول امريكا لغور خندراته المانيا جبو مثلا غازيه يعني بخط غازيه قد ناف روسيا دي ناف المانيا دي شي دي ومليار برا كنترول ديك براستي اقتصادا وايكونوميكا روسا هاجر افخذ بقي سري روس ويقول لك جاليه ايكونومي ويقول لك يجير باش به هاجر نجي سري وخربونا كراش برمزن لموسكو تشبه جبرلو افكارتك دستي اوروبيا دي بريسي بكن ودستي المانا دي بريسي بكن لسر يعني لسر موسكو ليه الفرجي وقتا سر ماكرون دي المانا بنسقينم حبكي ولود ناب اوروبيا دي خلافاتنا هنا براستين نل جيخونه اوروبي قشت نج اليكي دب اليه ايبنه طبعا اما اوروبيا الشرقيه بيجن نقل لك يقولوا دست بيكن موسكو سيرفي كارتليزي دخوازه جبه كارتي بريبينغ اوروبيا حبكي جفخه جبرغو برياره اوروبيا وكا ستاتيو قدانين شخره دبي برياره وانا قشا يكبي يعني تشينا بيك بيننا وبريار هر السري دبي قش يكبن وبرم بيستحب دوله بلا افخار زلال بو كيك عمران يعني ام اگر بدن برچاوان كو ام بيجن هلوستا اندام ناتو يج عليكي دا هناكي تندل برام بروسيا دي بيجن او بيجن جزاين هري تند وقت دوه او بيجن كونفرنس روجناموفانيا سروكي امريكا جو بايدن وشولزا ديار بو تدبيجي ام ببیجن ماکرون دخوازه ناوبریه که چیکه یانجی بی او آلی نرمرید و مجارده به روسیه را بکه و چه قصد کاره بسر که و اگر به یکی بکه يعني ماكرون يرو دور اخذ لي هون زانن بي سري مهده ماكرون بي سروكي اتحاد اوروبي جيده وماكرون بيشتي تسمى هذا انتخابات وي هنا ونفس جيجي يعني قال لك برجونديه اي فرنسا هنجي الاليه اوكرانيا افكار قشت بي ماكرون خوازي رولك بليزي حمال ياده لي وقتا تشوناوينا انا ايرو در وقتا قدر موسكو يا بدر اوكرانيا تي المانيا نبس رولك وكسروكي فرنسي ديزي او رولك ليزي وكسركاج اوروبا قشره جبرلو بريارة فرنسا والمانيا وقتها بجين هف وبريارة اوروبيا بقشتيبه نبس فرنسا تنبي يعني كيك عمران يعني ام ببيجن فرنسا الاوي لشكري دا انا عم زانن دوه ديسا بريطانيا هيزك زيادتر شان دا بولنداي هيز ناتو الودري كوم دبن رولا فرنسا دي درباري دا تشيج اوي لشكري دا هيزن خو اماده دكل تاني سر اصلا دبلوماسي كاردك فرنسا حتى انا حتى في دقه امتيده يعني اموري وان تنغو هرتنا دقه بدقه فرنسا تحاضري نكري بولندا تني حاضري كريه بري نيف ساعه جو محاضري كريه مليون بنابر بين جماعه هجر شرك شباب جال يدجي دي كسكي ج اوكرانيا جاك نشاندنه وحتى المانيا رفض كرجي تشكاجر بشينه جبوق يعني وقت بيجي اجر بيتر قرنبه لبريطانيا جوار شاندن وشكل جوار شاندن شكل بسيط براسي شكل يعني ايه باراستنه ان ايه هجوم بكن يا شرك مزن شبه اوروبي جدي علي دو خشك زانن هاجر شرك شبه وين اوروبا تكب وين ناتو قشت كبي ناتو تكب تركيش تكبي برجوانديه تركي خرطن قال لك بروسيا يعني ويخلك برمزن شبه جاليه الشرجي ده حتى انا اوروبي كاردكن جبي شري راوستين وافشر شينا بنجي عسكري يعني باشا ام دزانن کو ام ببیجن سروک ماکرون و هیجی کومبونان چه که
پشتی کمبونا با پوتین را زولنسکی ایرو و رنگ دم ادروژن پیش هنجی کمبونا و درباره دچه که لتشته بالکش او بو کمبونا ویا لگل پوتین دو گل کی درج بو انا که بحثا کی تکر کو 5 دمج میران درج کر یعنی درج بونا و که ده هاد چارچویا هولدانا فرانسا دا کو روسیا ام بيجن قانع بك کو هزن خوفکشینه یا انتشتن دن برفره هبون تا چه آگاهید و درباره ده نه بس ماكرون ناخواز بس روسيا وكش عليا اوكرانيا ده فرنسا تخوازن نرينك اوروبيا بجين موسكو جاف حقيميه دولة تيك من الاتحاد الاوروبي دي ناتو قولي يعني سلاح قولي دينا روس جي الي قال كي عاجزن روس تخوازن تمي وكا انا وك بيلاروسيا وقت شر تشيبو بيلاروسيا قدر دركب جبن سيا مقارن بيجن موسكو لما فلاديمير بوتين جديد يعني يعني درباس بو وسروكي بيلاروسيا هشت يعني فرنسا دخوازج علي كي دجي بيجي باز ليفر وكا اوروبيا امي بيتر خفره بكن جبر له جبات خالت زلال بو زعولي برنيتكم باريزار عمرا منصور تج فرنسا مرابي جالكس باس بودمات لڕۆژەڵاتی پایتەختی ئوکرانیا کیێف خەڵکی شاری دەنپێرۆ لەبەردەم ئەگەری پەلاماری ڕوسیادان. زۆربەی دانیشتوانی شارەکە قسەکەری ڕەسەنی ڕوسین و خۆیان بە بەشێک لە کەڵتوری ڕوسی پێناسە دەکەن. ڕێکاردۆ مارکوێنە سەردانی شارەکەی کردووە بۆ ئەوەی پێمان بڵێ بۆ ئەوان گرژەکان چ واتایەکی هەیە. نیپرو باژێری هەری داویە ئوکرانیایە بەری هەرێمە دونێتسێک لوهانکس کو di sala 2014-2015 da bû cihê serhedana raperîneka cidaxwaz ku ji laya Rûsya ve piştevanî lêt hate kirin. Li vî baژêrê ku bi hirapitiriya xelkî bi Rûsî daxivin, gelek şervanên li dijî cudaxwazan şer dikirîn hene ku bi şêweyekê dûdilî li vê rewşê dinêrin. Eşkereyek û em nerihetîn, me berê jî ev rê derbas kirbû. من حتا سالا 2016 şer kir. Ez sekvanim. Ez dizanim şer çi ye. Em ê vê jî derbas bikin. Ziyanên şerê ku bi hezaran qurbanî li dîv xwe hêlayîn, nûkema tirsî heye dubare bîte ve. Lê li vê rê bêdengiyek heye. Eger xuya nearam jî bît. Digel hindê ku gelek kes hene hîvî dikin ku hêrişkirina Moskû nebîde rastî. Zêdebarî wê bajêr amadekariyên xwe bû rewşa herî xirabtir diket. Cihên xwe parastinên serdemê Sovyêt amade diket. Yên ku ji bo parastina hewlatiyan ji hêrişên NATO hatîne dirûstkirin. Ev stargeh her tim amade ye em bi berdewamî bû rî elektrîk, av û her tiştê ku pêwîst be ji bo vehewandina mirovan em diceribînin. Lê bajêr digel hebûna gefên şerî, çalakiyên xwe ên asayî berdewam diket. Hunermendên şan û opera li bajêrê xwe ek rojî karê xwe nerawestandîne. Sera raybêzariya hebûna şerekî ku li berderî ye. gelek bi zehmete gelek Ukraynî hinek ve xezim û hevalên wan li Rûsyayê ne li rewş bi vî rengî pêşketiye em hînê vê êşî bûne û em digel dijin. Girjiya li serkomkirina leşkerê Rûsya li ser sinûrê Ukraynaya ku bi mihan berdewam dikir, nûke gehiştiya wê xalê ku hemî çavarayê derkeftina şerekî ne û jiyana xwe bi şêweyekî asayî derbas dikin. پیودارا کوشکاسپی جنساکی گوت ریوبری امریکا جد دبستانان داخواز دکه کو پیگر بن به پیوان ساغلمیه له هر وها گوت دبستانان بخوجی مافهیا چاوا پیوان بکار انینا ماسکان جیبجی بکن اخفتن ساکی تن دمکه دا کو حاکم ولایت نیوجرسی راگاند او جمها به او شن و بریارا بکار انینا نچاریا ماسکان له دبستانان ولایت راکو کو گاوکه مزنه بر به وگرا سر جیانا نورمال پشتی بلاوونا جوریا اومیکرون کم بویه حاکم دموکرات فیل مورفی روجا دوشم راگهاند که اوی بکار انینا نچار یا ماسکان روجا هفته آداره ور راکرند لی دبستان دکارن با اوی کی تکانه دخوازه بکار انینا ماسکان بکن نیوجرسی یک ج12 ولایت امریکیه که بکار انینا ماسکان لی دبستان و نچاره و مورفی دوی درباره ده راستی فشار کوماریان و هنخودین زاروکان هاد که دخوازن و بریاره جناف ببن. شارەکانی کەنەدا بە تۆرەنتۆ ناوەندی داراییشەوە ڕوبەڕووی نائارامی و بیزاری دەربڕین بوون بەهۆی خۆپیشاندانەکانی دژ بە فەرمانی دەرزی کوتان کە لە ئۆتاوای پایتەختەوە دەستی پێکرد کە ئەمەش ترسی
پێکدادانان لەگەڵ خۆپێشاندانی دژ بە خۆپێشاندەران زۆرتر دەکات. پۆلیسی کەنەدی دەڵێت خۆپێشاندانەکان کە بە باشی ڕێکخراون تا ڕادەیەک پشتیان بە یارمەتی دارایی لە هاوسوزانیانەوە لە ئەمریکا بەستووە. خۆپیشاندانên li ser biryara vaksînkirina naçarî ya dijî vayrûsa korona seranserî bajarên mezinên Kanada û ji wana Ottawa ya paytext bixwe vegirt. Li destpêkê ev bizave ya nasyar bikarwanê azadiyê daxwaza şofêrên lorya bû bi taybet evên derbasî Amerîka dibin. Lê piştî demeka Kurd bûne xۆpîşandanên dijî pîvanên saxlemiya giştî û hikûmeta Serokwezîr Justin Trudeau. Ev dema pitir ji heftiyeke navenda paytextê Kanada hatiye daxistin û hindek xۆpîşander alayên konfederalî yan alayên naziya heldigirin û hindekên dî daxwaza helweşandina hikûmetê dikin. Serokwezîrê Kanada bi tundî xۆpîşandanên dijî wergirtina vaksînê şermizar kirin. Her wasa serokê bajarvaniya Ottawa xۆpîşandan bi gef li ser ewlehiya civakî nav kir. خۆنیشاندان بۆ ئاوایەکی باوەڕنەکیری وێرانکار بوون و هێشتا باندور لەسەر ئەولەهیە خەلکی دیکە. خەلکی ماف هەیە دەنگێ خوا دژی سیاسەتا حکوومەتێ بلند بکەن. لێ ئەس باوەڕ دکەم ku دەم هاتیە ئەو vegerneve malên xwe û serkarên xwe. Ew dikarin li gel nûnerên deverên xwe di nava parlemanî de alûziyên xwe çareser bikin. Ev ê yekî astengî bû xelkê û kardariyan û salametiya giştî peyda kiriye. Li beramber van xۆpîşandanan rûnijvanên bajara gazinde ji dengê bilindê xurna otomobîlan û şkandina penceran û torekirina wan li ser bikar înana demankê kirin û dirûşmên vegerneve bo malên xwe helgirtibûn. Polîsya Ottawa hûşdarî da li ser belavbûna zêdetir ya vê arîşê û 105 polîs bo rêbirîbûna kirdarên neqanûnî belav kirin. Lê xwenîşanderan bûçenekadî hene ew dibêjin eva welatê azadiyê ye. Em ne li Çînê ne, em ne li Kuba ne, ev welatê azadiyê ye. Ez li vêrê me da bêzariya 2 salaniya dijî kesên vaksîn wernegirtîn şermezar bikim. Nabê hindek kes bêrêziyê dijî kesên vaksîn wernegirtine bikin yan wan bitirsînin. Ew biriya medya civakî wan bi berdewamî ditirsînin. Li Toronto karmendên saxlemiyê tevlî xۆpîşandanên dijî wergirtina vaksîna bi xortî bûn. Polîsya Kanada dibêjit ev xۆpîşandanên rêxistî hevsûziyê ji Amerîka werdigirin. Serokêberê yê Amerîka Donald Trump di daxuyaniyekê de piştgiriya xwe bû xۆpîşandanên şofêrên Kanada diyar kirbû. Min alaya Trump helgirtiye ji ber ku me pêtivî bi alîkariya Amerîka heye. Ez bawer dikim ku Biden ve ku Trudeau xirab e. Ew wekû me berxudanê ji bo azadiyê dikin. Ez heş Amerîka dikim û ez heş Trump dikim. Ew gelek bo Amerîka kir û ez dixwazim vegerîte ve. Hindek komariyên Amerîka wekû fermandarê Wîlayeta Florîda Ron DeSantis biryara lêkolînê li ser daxistina malperê GoFundMe kir. Ku ev malpere diravî û piştgiriye bo şofêrên Kanada kom dikit û got ev zêdegaviye bi ser xizmeta ew malpere pêşkêş dikit. Malperê GoFundMe derfeta 2 heftiyan da bêşkeran da parê xwe careka dî vegerîne ve yan ew dirave bo binyatên xêrxwaziyê wê bêne pexş kirin. Lê piştî daxistina malperî bi rojekê careka dî hate vekirin. Xalid Fettah, Dengê Amerîka. Li bajarê Wanê hêzên ewlekariyê êrişî xwepêşandana pizîşkan kir û herî kêm 8 pizîşk girtin. Bi pêşengiya Yekîtiya Pizîşkên Tirk li tevahiyê Tirkiye xwebatkarên saxlemiyê ji ber mercên xirab dest bi giravan kirin. Li ser mijara van giravan endamên Sendîkaya Karmendên Saxlemiyê û Odeya Pizîşkên Wan û Hekariyê xwestin li ber avahiya nexweşxaneya herêmiya Wanê xwepêşandanekê pêk bînin li hêzên ewlekariyê bi sedema biryara qedexekirina xwepêşandanan ya waliyê Wanê destûr nedan pizîşkan û rêveberên Odeya Pizîşkan û Sendîkayê jî di nav de 8 pizîşk girtin. پەرلەمانی عێراق لە ڕۆژی دوشەمە شکستی هێنا لە بەستنی دانیشتنێک بۆ دەنگدان لەسەر هەڵبژاردننی سەر و کۆماریکی نوێ بۆ عێراق. پامێرمان دڵشاد ئەنوەر لە ناوچەی گەرمیانی هەرێمی کوردستانەوە ڕاستەخۆ لە ڕێگای سکایپەوە لەگەڵماندایە. دڵشاد دەکرێت بە بینەرانمان بڵێن چی نوێ لەو بارەوە هەیە و ئایا کاتێک دیاری کراوە کەی بگەڕێنەوە بۆ پەرلەمان؟ بەڵێ دیارەوە کاگەدارن کە لە دانیشتنی ڕۆژی حوتی مانگی
پەرلەمانی عێراق نیسابی یاسایی تەواو نەبوو، هەموو زۆربەی هێزە گەورەکان بایکۆتی دانیشتنەکەی پەرلەمانی عێراقیان کرد. ئەمڕۆژ لە پێشاتێکی چاوەڕوان نەکراوە سەرۆکایەتی پەرلەمانی عێراق بڕیاریدا جارێکی تر دەرگای خۆکاندیدکردنەوە بۆ پۆستی سەرۆکۆماری عێراق بکرێتەوە. دیارەکردنەوەی دەرگای خۆکاندیدکردن بۆ پۆستی سەرۆکۆماری عێراق بەلای شارەزایانی بواری یاساییەوە بڕیارێکی نایاساییە و پێشێلکردنی دەستورە. بەڵام لەگەڵەوەشدا پەرلەمانی عێراق ئەو کاری کردووەوە لە سبەینەوە چوارشەمە تا ڕۆژی هەینی ئەوانەی کە جارێکی تر خۆیان بۆ پۆستی سەرۆکۆماری عێراق کاندی دەکەنەوە ئەتوانن ناو داواکاری پێشکەش بکەن و بەپێی زانیاریەکانی ئێمە. بەس چه هۆکارێک هەیە بوو ئەو دیرەشکردنەوەی بۆ ماوەی 3 ڕۆژ و تا چەند پەیوەندی بەوە هەیە گوایە نیشێروار بارزانی بریارە کاندید بکرێت یا خود یەکلاکردنەوەی کێشەی هوشار زیێباری؟ بەڵێ دیارە نوێکردنەوەی دووبارەکردنەوەی دەرگای خۆکاندیدکردن بۆ پۆستی سەرۆکۆماری عێراق لەلایەن پەرلەمانی عێراقەوە کۆمەڵی خوێندنەوەی بۆ کرێکی لەو خوێندنەوانە ئەوەیە کە سەدر و لەگەڵ حەلبوسی ڕێککەوتون لەسەرەوەی شانسێکی تر بدەن بە پارتی دیموکراتی کوردستان بۆی کاندیدێکی تر پێشکەش بە پەرلەمان کا بۆ سەرۆکایەتی کۆمار دوای ئەوەی کە لەلایەن دادگای اتحادیەوە خۆکاندیدکردنی هۆشار زێباری ڕاگیرا. لە ئێستادا کۆمەڵێک سیناریۆ لە ئارەدایە. سیناریۆیەک ئەوەیە کە هەندێک دەوترێت ڕەنگە پارتی دیموکراتی کوردستان لە ماوەی بەرواری دیاریکراودا هەوڵ بدرێت بۆ ئەوەی ئەو تۆمەتانی لەسەر هۆشار زێباریە بەراعەتی بسەلمێنرێەوە دەرگای خۆکاندیدکردنی بۆ بکرێتەوە. ئەمە تۆزێک بەلای چاودێرانەوە قورسە. بەڵام لە ئێستادا پارتی دیموکراتی کوردستان لە گفتوگۆدان دەوترێت لە حاڵەتی ئەو زانیارانەی کە هەیە لە حاڵەتی کاندید نەکردنی هۆشار زێباریە لە ئێستادا ناوی هەریەک لە فازڵ میرانی و بە دەرەجەی یەک دکتۆر فواد حسێنتیە. دیارە پۆستی سەرۆکۆمار لە نێوان یەکێتی پارتیا بووەتە جۆرێک لە تەحەدا و تەحەداکاری بووەتە جۆرێک لە ڕقی سیاسی. یەکێتی نیشتیمانی کوردستان پێی وایە کە گەر بەرهەم ساڵح بکشێنێتەوە لە کاندیدکردن ئەمەی کەیکا لەگەڵ پارتیە شەڕی ئیرادەیە. پارتیش پێی وایە لە هەڵبژاردننی پێشووی سەرۆکاتی کۆمارە لە پەرلەمانی عێراق فواد حسێن شکستی بەرامبەر بە بەرهەم ساڵح هێناوە ئەبێت کارێک بکا کە قەرەبووی ئەو شکستە بکاتەوە لە ڕێگەی بردننی سەرۆکۆمارەوە. بۆیە هەموو ئاماژەکان بۆ ئەوە ئاچن کە مەوزوعی سەرۆکۆمار لە نێوان یەکێتی پارتیا بگاتە بنبەست و هەردوولایان بە کاندیدی جاوە بچنە منافسەکەەوە. لێرەدا ڕۆڵی حکوومەتی هەرێمی کوردستان، سەرۆکی هەرێم، سەرۆکی حکوومەت، پەرلەمانی هەرێمی کوردستان چییە؟ چونکە تەنها ئەوەی کە دەبیری و دەبستێت تەنها ڕۆڵی مەسعود بارزانیە لە کاتێکدا هیچ پۆستێکی حکومی نییە. ئەمەی کە ئێستا لە عێراق لە ئارادایە پەیوەندی بە ڕۆڵی سەرۆکی هەرێم و سەرۆکی حکوومەت و پەرلەمانەوە نییە. لەبەرەوە ئەمە ڕەبتی بە کێشەی نێوان لایەنە سیاسیەکانەوەی لەسەر پێکێنانی حکوومەت. مەسعود بارزانی وەکو سەرۆکی پارتی دیموکراتی کوردستان بەشێکە لەو سەفەقە سیاسیانە، بەشێکە لەو با بڵێن دانوستانە سیاسیانی کە لە عێراق هەیە. باڵ تاڵەبانی وەکو هاوسەرۆکی یەکێتی نیشتیمانی کوردستان لە بەغایە و هەوڵ دانوستانەکە لەگەڵ لایەنە عێراقیەکان بۆ بەرهەم ساڵح. واتە ئەمەی کە هەیە ململانی نێوان لایەنە سیاسیەکانی عێراق لەسەر سەرۆکۆمار و چۆنەتی پێکێنانی حکوومەتی هەرێمی کوردستان قەزیەکە ڕەبتی بە ناوخۆی هەرێمی کوردستانەوە نییە وەکو تا داونزراوە نیشتیمانەکان تەداخلی تیا بکەن. بەڵام لە ڕوانگەیەکەوە پەیوەندی بە ئەکرێ لە ناوەندە با بڵێن دامەزراوە ڕسمیەکانی حکوومەتی هەرێمی کوردستان تەداخلی تیا بکەن ئەگەر ئەم دانوستانە ببێتە هۆی تێکچوونی ناوخۆی هەرێمی کوردستان، ببێتە هۆی ناکۆکی گواستنەوە ململانیەکان بۆ ناوخۆی هەرێمی کوردستان کە بە بێگومان ئەمەش لە داهاتوە ڕۆدا. هیچ چاوەڕوانی دەکرێت هاوپەیمانیەکان گۆڕانی بەسەر دەبێت چ پارتی لەگەڵ لایەنە عەرەبیەکان و یاخود پارتی و یەکێتی و لایەنەکانی تر؟ هەتاکو ئێستا کە قسەی تیاکەین تام چرکە ساتە دۆخی عێراق چەقی بەستووە. دەوترێت تاکو ئێستا سەدر مل نادات کە مالکی بەشداری پێ بکات لە حکوومەتەکەیە و هەندێک باس لەوە کەن چاودێران کە ڕەنگە سەدر ئەگەر بێت و با بڵێن شکست بێنێت لە دانوستانەکان و هەوڵدان بۆ بردننی پۆستەکانی حکوومەت ڕەنگە دوجار ڕێگەی معارەزەبوون یاخود ئۆپۆزیسیۆن بوون هەڵبژێریە. بەڵام تاکو ئێستا دۆخی عێراق چەقی بەستووە، ناکۆکی نێوان شیعەکان بەردەوامی هەیە و ناکۆکی نێوان یەکێتی و پارتیش تا ئێستا لەسەر پۆستی سەرۆکۆماری عێراق چەقی بەستووە. ئەگەر چی یەکێتی و پارتی لە کۆبوونەوان هەرێکێ و بەجیا بەڵام پێ ناچێت لەسەر پۆستانە بگەنە ڕێکەوتن. دڵشاد ئەنوەر پامنێرمان لە گەرمیانی هەرێمی کوردستانەوە زۆر سپاس. زۆر سپاس بێوەش. نوێترین هەواڵ و زانیاری خێرایی و متمانە
لە فەیسبووکی دەنگی ئەمریکا. ji dema kontrolkirina Efxanistanê di meha tebaxa borî de Talîbanê bendên tund li ser keç û jinan sepandine û ew neçar bûne ku dest ji xwendin û kar û hêvî û xewnên xwe berdin. Lê grûpeke navnetewî hewl dide alîkariya wan bike. پشتی که طالبان در سال 2021 ده افغانستانی به دست خست و هیزن آمریکی و ناونتوی در رفشه که آلوز جوار درکتن جیانا جن و کچن افغانی گوهری طالبان دبستان دویمین بو کچان گرت و قدخین دن دانی لسر جنان که دناف ده مافی کارکرنجی هیه. Women have been told that they cannot return to work or travel in public. Jinan rehat gotun ku ev edini karın herin serkarên xwe ger zilamek li cem wan tunebe. Keçên ji temenê 12 mezin tir jî nikarin herin dibistanê. Ew tenê dihêlin ku keç û jinên ku li zanîngehê perwerdehîya xwe didomînin berdewam bikin. Lê divê ew jî serê xwe bi laçikekî reş bigirin. Her wiha polên keç û kuran jî hatiye cudakirin. Niha jin bi tenê bi karên malê xwe re mijûlin, tenê çalakiya jinan ev ku herin dikanan tişta bikirin û seredana xizmên xwe bikin. I'm in touch with our Women for Ez bi beşdervanên rêxistina Women for Women International rê têkildarim ji vegera Taliban û kontrolkirina wê ya Efxanistanê vir ve. Ew hemû pir metirsîdarin. Women for Women International grupa rêxistinekî sivîl li Efxanistanê armanca rêxistin parastina mafên jin û keçan e. Rêxistin ofîsên xwe di meha yekê ya vê salê de dîsa vekir. Di bernameyên rêxistinê de dersên aborî û ekonomiya malê jî hene. stipend. Her wiha di dawiya her mehê de em pereyekî bi qasî $10 didin bo beşdervanan ku ew dibe 1000 pereya Afganî. Bi vî awayî em alîkariya beşdervanan dikin. Arûzû Sedat hêvî dike ku qedexeyên ku li ser jin û keçên Efxanistanê hatine danîn vê di demekî nêz de sis be. Rûken Işık Dengê Amerîka, Washington. فستیڤالی ڕۆناکی ساڵانەی کۆپنهاگن بەو هەموو دامەزراویەی ڕۆناکی لە ئەوروپا پێشوازیەکی کۆتایی بۆ تاریکی زستانی وڵاتانی باوکۆری ئەوروپا و ئەتلانتیک دیێنی ئەو کارانەی لەلایەن هونەرمەندانی جیهانەوە پێشان دەدرێن باس لە پەتای کۆرۆنا دەکەن و کاریگەری ئێمەی مرۆڤ لەسەر سروشت وەک هونەرمەندی فەرەنساوی فرانسوا کوێغۆ کارهینانەوەی بە بەکارهینانەوەی پلاستیکی فڕێدرا و باڵندەیەکی 11 مەتری دروست کردووە کە ئاسمان و ڕووناک دەکاتەوە. ڕێکخرانی فێستیڤاڵەکە وا پێشبینی دەکەن خەڵکێکی زۆرتر تا ساڵی پێشوو بەشداری بکەن بەو هۆیەی هێوانکردنەوەی سنووردارکردنی لەبارەی پەتاکەوە. برێ جانی تزانی ئەv هونەرا bi ronahiyê gelek pêşketiye divan demên dawî da yanî tezî caran çira nebûn xelk jiyana xwe pê biqedîne yani. Wayse Bernameya Connection vir bi dawî hat her şad û bextewar bin. Bemîne xweş.